إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمات بۆ سەرگیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. خوا جل جلاله لە قورئانی بەرز و بەڕێز و مبارەکە زۆر داستانی گەورە گەورە بۆ ئێمە ئەگێڕێتەوە تاوەکو پند و ئامۆژگاری لێوەرگرین. یەکێ لە سوورەتەکانی قورئان ناوی سوورەتی سەبەئە. چەند ئاەتێک لەم سوورەتە مبارەکە باسی قەومی سەبەئمان بۆ ئەکە. سەبەء ئایا شوێنێکە، ئایا قەوم و گەلێکە یان ناوی نەفەرێک؟ لە فەرمایشتێکە پرسیارە کرد لە پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم ئایا سەبەء ناوی شوێنە یا قەومێکە؟ ئەفەرمێ هیچیان. ناوی پیاوێکە کە دە کوڕی هەیە و شەشیان لە یەمەن لە یومنەوە هاتووە لە بەرەکەتەوە یا لە یەمینەوە، لەوێ نیشتەجێ ئەبن و چواریشیان لە شوئم و خراپەوە کە لە شامە جێگیر ئەبن. ئەفەرمێ وشەی شام لە شوئمەوە لە ئەسڵا هاتووە، دواتر بە بەرەکەتی ئەنبیا بۆتە شوێنێکی زۆر مبارەک. و یەمەنیش عەرەب هەر تەبیعەتی ئەوا بوو، هەر شتێ بەلای ڕاستە ڕۆشت بێ پێی خۆش بووە، پێی وا بوو ئەوە باشە، پێچەوانەی عەقیدەی ئیسلامیە. مهم ئەم داستانە ڕەب العالەمین لە قورئانە بۆ ئێمە باسەکە، باسی زۆر نیعمەتی سەیر ئەمن و ئەمانی گەورە بەسەر ئەم گەلائەک. دوو نیعمەت هەیە بەسەر هەر گەلێکەوە هەبن، گەورەترین نیعمەتن، ئەویش ئەوەیە سفریان پڕ بێ لە ئەمن و ئەمانە بن. ئێمە ئەمڕۆ لە زەمانێکین، زەمانێکی زۆر خراپ، ئیعلامی کەڕ و کوێر هەمومانی بێزار کردووە، مانی بێتاقەت کردووە. سفرەی جوانمان و خانەدانیمان و ماڵی جوانمان و ئەمن و ئەمانمان و ئەمانە هیچی نابینین. هەندێ بەچە دەوڵەمەنی دز و ئەمانەیەنە پێش چاومان و ئیتر ئێمەش هەومان بێتاقەت بوون، بە تایبەتی چینی گەنج کەسابەتی پێ ناکرێ هەمووی ئەوێ لە پڕێکا دروست ببێ. هەر نیعمەتی خوا دای بە هەر گەلێ سوپاسیان نەکرد ئیلا لێیان وەرەگرێت. سەری ئەم داستانەکەن ڕەب العالەمین ئەفەرمێ لەقەد کانە لسەبإ فی مەسکەنیهم ئایە. لە شوێنی حەوانەوە و سکوونەتی ئەوان و ئارامی ئەوانە بەڵگەیەکی زۆر گەورە هەیە بۆ ئێوە. ئەم شارە شارێکی زۆر جوان بوو، جەنەتانی عن یەمین و شیمال. خوا وەهای کردبوو کە سەدێکی زۆر گەورەیان دروست کردبوو، سەدی عەڕەم. ئاوەکەیان بەکارە هێنا، دوو باخچەی زۆر جوانیان دروست کردو. وەکو مەلای گەورەی کۆی ئەفەرمێ سەنعەتی خوا و جوانی دەستی مرۆڤ لە باخەکانیانە هەبوو، بە جەماڵێکی زۆر جوان ڕێکیان خستبوو. رب العالمين أفرمي كلوا من رزق ربكم واشكروا له. كورا أي قومك أما هم رزقي خوايا بو إيوة أفرمون هم تششنا جوري ميوهات ينهبوا رزقي خواب خون وشكري خواب كان بلدة طيبة ورب غفور. مفسرين أفرمون خواب الشارك بلا بلدة طيبة، شارك خوش جوان أبيت جمالك هبه لقل أما شاقر قناهي كان بكرده يا خواليان أبوره ورب غفور، لأنه أو نعمة قورا خوائك بخشندتها به. أمانا بيتشواني شكراني خوایان کرد فأعرضوا پشتیان کرد خوا فأرسلنا عليهم سيل العرم
وبدلناهم بجنتيهم جنتين ذواتي أكل خمط وأثل وشيء من سدر قليل. أفرمي أمانة بيتشواني إخوان كرت لبرانبرا أو سدەی کە دروستیان کردبوو زۆر شانازیان پێوە کرد. خوای گەورە بە شتێکی زۆر سادە لە ناوی برد. مشک هاتن وردە وردە کونیانە کردە بنی ئەم سەدە. زۆر ئەچوونە خوارەوە. مەجبور خەڵکی ئەم مەنتیقە چوون هەرچی پشیلە بوو کۆیان کردەوە. دەرەقەتی مشکەکان نەهات. تا کاتێ بە خۆیان زانی وردە وردە جوڵە و حەرەکە کەوتە ناو ئەم سەدە گەورەوە ڕووخا بەسەریانە هیچ ئەسەرێکی نەهێشتن. ئەو باخ و بێستان و ماڵ و بەلەدی طەیب و هەر هەمووی لە دەستیان ڕۆشت. هەچیان بەدەستەوە نەما. لە بەرامبەر ئەمە ئەمبەر و ئەوبەری ئەو دۆڵەی کە ئەوانی تیا ئەژین خوا تەنها سێ جۆر داری تیا هێشتەوە. سێ جۆرەکەیەکیان ذەواتەی ئوکولن خەمتن. خەمت ماوەسای مدەڕیز بە شتی تاڵ لێکی ئەداتەوە. کۆمەڵێ دار هەبوون کە بەرەکەیان تاڵ بوو. مەلای گەورەی کۆیەش ئەفەرمێ شتانێکی ترژ بوون. ئەفەرمێ وەکو سماقی لای خۆمان چۆن تەنها شتێکی لەو بابەتە. وشەی ئەثل معناکەی چییە؟ ماوەسای مدەڕیز ئەفەرمێ دارگەز هەژاری مکریانی، ئەفەرمێ گەزیجار. ماوەسای گەورەی کۆی ئەفەرمێ بەخوا دارێکە ئەڵێن عولەما زۆر شەرح و وەسفی ئەکەن بەڵام هەرچی ئەکەم نایەتە دڵم و نازانم چ دارێکە. وشيء من سدر قليل كم لسدر سدر هم هجاري مكرياني وهم ماوەسای مدەڕیز لێکی ئەدەنەوە بەوەی کە مرد ئەفەرمون تەنها گوڵی مردیشی کەمێک بوو لەم لەولەلاوە بۆ ڕواندبوون بەرێکی کەمیان ئەدا. ماوەسای گەورەش کۆیەش ئەفەرمێ سیدر لە زمانی عەرەبیا بە نەبگ ئەوترێ. ئەفەرمێ دارێکی گەورەیە لە جنوبە ئەڕوێ وەکو گۆیژی خۆمانە بەڵام ئەو بێتام و گۆیژی خۆمان زۆر بەتام. ئەمەی کە خوای گەورە ئەم باخ و بێستانە جوانەی بۆ گۆڕین بەم شتە وردەڵانە ذلك جەزەیناهم بما كفروا. ئەمانە لەبەر ئەوەی سوپاسی خۆیان نەکرد کوفرانەیان کرد بەرامبەر بەو نیعمەتانەی خوا وهل نجازي إلا الكفور. ئەم ئاەتە زۆر گەورەیە. ئایا ئێمە تەنها ئەو کەسانەی کە شکرانە بژێر نین سوپاسی ڕەب العالەمین ناکەن تەنها ئەوانە وەکو خۆیان پاداشتێکیان لە بەرامبەرە ئەدەینەوە. ئەگەر ناویتری هەمووی بە نیعمەتی خوا ئەچێ بەجوو ئەڕوا بەڕێوە. نیعمەتێکتر لەو نیعمەتانە نیعمەتی ئەمن و ئەمانە. ئەم هەموو نیعمەتە جوانەی ئاوا بۆ گۆڕین. نیعمەتی ئەمن و ئەمانێکی زۆر گەورە لەم شارەی خۆیانەوە هەتا عەدەن کە ئەڕۆشتن چەندین لادێ هەبوون بە شوێنەکە نەئەچوون کە چۆڵەوانی بێ هەمووی ئاوەدانی بوو. سەر ئەو ڕێگەی کاروانی ئەوان کە ئەهاتن و ئەچوون پڕ بوو لە نیعمەت و بەرەکەت و جوانی. ئەفەرمێ وجعلنا بينهم وبين القرى التي باركنا فيها قرى ظاهرة وقدرنا فيها السير سيروا فيها ليالي وأياما آمنين. لنوان ئەم شوێنی بازرگانی ئەمانە ئەم ئاموشۆی ئەمانە ئەم حرەکە و جوڵەی ئەمانە کۆمەڵێ لادەی دیاردیارمان لەسەر جادەکانیان دانا ئەبوو زۆر ئەمن و ئەمان. چەند شەوێک ئەڕۆشتن و ئەهاتنەوە کە ماوەسای مدەڕیز ئەفەرمێ 3 شەو و 3 ڕۆژ بوو ئەچوون و ئەگەڕانەوە زۆر بە ئەمن و ئەمانی. یەکێک لە نیعمەتەکانی خوا کوردبوونەوەی ڕێیە بۆ ئینسان. طبعاً ئەمڕۆ یەکێکە لەو نیعمەتانەیە ئێمە هەستی پێ ناکەین چونکە پێشتر نەمان بینیوە حاڵێکی وەهامان نەبینیوە لێرە بۆ بەغدا بە پێ بڕۆی یا بۆ حەج بە پێ بڕۆی. هاتوین لە زەمانێکان ماشاء الله تەیارات و سەیارات و قطارات و دنیا و بنیا هەمووی کورد بۆتەوە. یەکێک لە نیعمەتە زۆر گەورەکان ئەوەی ئینسان سەفەری دوور بە ماوەیەکی کەم ببڕێ. بۆیە سنەتە ئینسان لە کاتی سەفەرە دوعا بکە اللهم اطوي عنا بعد السفر. خوایە ڕێی دوورمان بۆ کورد کەرەوە. نیعمەتێکی زۆر گەورەیە کە ئەمڕۆ ئێمەی تێین. اینجا بە ئەمن و ئەمانیش بەبێ ترس ئەمانە ئەهاتن و ئەچوون کەچی ئەم بەدبەختانە هاتن دوعایەکیان کرد پێیان ناخۆش بوو لەناو ئەم سێبەرەوە ئەڕۆشتن. یا خۆزگە شوێنەکەی ئێمەش وەکو شوێنی تر دوورە بوو ئەچوین ئەگەڕاین دنیای ترمان ئەبینی چاویان هەر لە دەرەوە بوو بەوەی خۆیان تێریان نەخوار قەناعەتیان نەبوو دوعایان کەوتیان فقالوا ربنا باعد بين أسفارنا وظلموا أنفسهم. خوایە نێوان سەفەرەکانی ئێمە دوور و درێژ کەرەوە با زۆر بڕۆین بگەڕین بەسەر زەویە. فجعلناهم أحاديث ومزقناهم كل ممزق. ئەمن و ئەمانیان لەدەست دەرچوو پەرتەوازە بوون هەر یەکەی کەوتنە شوێنێکەوە بوونە قسە و بنێشتە خۆشەی
سرزماني خلقي إن في ذلك لآيات لكل صبار شكور أما كمال آيات بلغي إخوان بو أو كسانيك هم لا يزور صابر هم لا يزور شاكر كابن القيم رضا ورحمتي خوي لي بفرمي دين بقوري وعظمتي خوي تنها دوشته بشيكي طواوي صبري إنسان بشيكي طواوي شكري إنسان كان آرام أقري لسر زحمتي كان شكر أكي لسر أو رحمتاني كأبيني إبليس قماني وابك أمانة لنا وأبا قمانك خوي هنا يدي تواني لم جنگاس سر كوتبه أماني تفرطنا كردو فريقي كي زور كم نبي لإيمان داران لم قوما كسي كان لنا ما وكمفسرين أفرمون أوس خزرج هردو كان لو قوم بون كمان وإيمان دار كان ينبون كتشون النوم مدينة ويثرب دواتر خواي قورا خلاطي بيغمبري بيدان عليه الصلاة والسلام عزيزانا أم داستانو ديان داستاني تري قرآن بو إيميا بو يتشاو كينو بو خواي أو قرآن عظيم باسي هر ظالمي كي كردبه إتر فرعون إتر هامان إتر هر كسيكيا باسي خوما فرغناك ظالم كاني خوما إيمين باسي هر قلق أكاد هندو أمجارية بو إيمة تيبقين أمر إيمة لأنه نعمتي زوء قورين ولا بداخة وقناعت من نما شاو منزور زياتر أرواني هميشا كافرو بيدين وإعلامي وهاي كردوه كإنسان مسلمان قد إسرا حدنك أقلنا بدري جاي ميجو أمي التي أما أو سفر بر نبوين أو مال جوان نبوين كل خوب بير ما نهم مالكان من مالي زور بشكلو تنقلان وبيانا الروشتين اسم مالي هو منوكو مالي آغا وباشا ومالا قوريا إما إيمان دار ليقر للسياستك تشي أكاتو شونك أما نهم أحزاب ومحزابيا وأرون نامنا شو الروشتر أما نهيشي نامنا توي إيمان داري أهلي مزقوت تو أهلي خواي تو بيونديد لقال خواي خوتا بهيزو قوريا توي أماني توي ساحبي أمولاتا توي أبي جواني لمولاتا بخشكي توي أبي شكر كي بو إخوان نعمة ما لور نقريته أقرنا ياسايك إلهي هي بو تغيير وقرانكاري حتى كسي ظلم كقبر بو خوي هلا كان يترشن بقوات به هيج جابو مدن حزكي باب ستة أو عاصمان أكويت أمريكا يبو زلية أبي بكوي إسرائيل يبو قوري أبي لوتي بشكي جيهان هم يبو شوازب وبدرجاي ميجو چەند ظالم و چەند کەسی گەورە هەمووی فەوتان بەڵام تۆ کەیت و چیت کردووە چەندێ سوپاسی خوات کردووە چەندێ پەیوەندی لەگەڵ خۆی خۆتا بەهێز کردووە چەندێک دانیشتووی لەسەر سفرەت و سوپاست کردووە مناڵت بینەوە پۆشتەی سوپاست کردووە ماڵی جوانی خۆتە بینەوە سوپاست کردووە ئەزانن گەورەترین نعمەت ئەلەم زەمەنە ئەوەیە کە ئینسانی ئیماندار بەرەبەیان ئەکاتەوە کە ئەنەما هەموو دنیا هی ئەوە بەرەبەیان ئەکاتەوە لەم بەرەبەیانەیە دیقەت ئەدا ماڵێکی هەیە و ئەمانێکی هەیە تیا دائەنیشێ تیکەنانێکی هەیە و لیباسێکی هەیە لەبەری ئەکا کە ئەنەما حیزت لەه الدنیا وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ وەکوای هەموو سەرزەوی هی ئەم کەسن بەخوا ئێمە ئەمڕۆ یەکێک لەو شتانەی کە زۆر فەرامۆشمان کردووە حەمدی خوایە چەندێکمان هەیە دانیشین لەبەر ئەو هەموو نعمەتەی خوا پێداوین بە دڵ سوپاسی خواکەین و ئەلحەمدولله کەین هاوارکەین خوایە سوپاسێک كلايق بجلال وكمالي تو سباس أكين سباسي جوري أكيد أكين شنك من هي بتواني أما بكا كإما إيمان دار زور بيسمان بمايا زور بيسمان بويا كحمدك زور جورب كين لعل درجة داخرة وكان يجيان لسرمان أكريته نعمة كان يشمل لي ورناجريته خواجان لد أبارنا ولد ألالينا إما أزانين إلهي نمان تواني وحمد بكين شايستي توبه بەڵام بەخوا خوایە تۆ خۆت ئەزانی ئەهلی مزگەوتەکان بەدڵ پێزانن بە نیعمەتەکانی تۆ دەی ئیلاهی بەدڵ هاوار لە تۆ ئەکەین و سوپاسی تۆ ئەکەین داوات لێ ئەکەین بە گەورەی و کەڕەمی خۆت و بە ڕەحمەتی خۆت و بە بەزەیی خۆت ڕەحمەتی خۆت بەسەرمانە دا ببارێنە کەڕەمی خۆت بەسەرمانە دا ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە دا ببارێنە لێمان خۆش بە یا رب العالمین کەڕەمی خۆت بەسەرمانە دا ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین پەروەردگارە بەخوا ئێمە گوناهی زۆرمان بەرز کردوێتەوە بەڵام ئێمە عینادیمان لەگەڵ دینی تۆیان نەکردووە ئێمە عەبدانێکین ئەگەر هەڵەشمان کرد بێ خۆمان بە شەرمەزار زانیوە لە حوزوری تۆیە دەی ئیلاهی ڕەحمەت و بەزەیەکانی خۆت بەسەرمانەوە زیاد کە ئەمن و ئەمان و فەڕەحی لە وڵاتی ئێمە زیاتر کە دەستی زاڵم و بێدینان و کافران لەم وڵاتی ئێمە بڕە یا رب العالمین
ملي يهود ونصارى ومجوز بشكينا يا أكرم الأكرمين إلهي أم عبدانا هاتون تأماليتو پروردگارا تو خوش شاهدی امانه سجده نابن تنها بو تو نبی دسی زلیلی دعا برزنا کن و تنها لحضوری تو یا نبی دیا الهی دعا کن انجرابك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة.